خی گەورە ڕۆژی قیامەت بە ئادەم ئەڵێن لەنا هەموو ئەم ساحەی مەحشەرە لە عەرەفاتی قیامەت ئادەم جیاکاتەوە وەرە ئادەم ئەڵێ یا ڕەبی لەبەیکە وەسەعدەیکە وەلخەیر فی یەدەیک ئەی پەروەردگارە خێر هەر بەدەست تۆیە بەڵێ پەروەردگارە وا هاتم بەدەم تۆ بەڵێ پەروەردگارە ئەمرکە بەڵێ پەروەردگارە فەرمانکە لە خزمەتە ئەڵێ ئادەم ئادی جەماعەتی ئاگر جیاکەرەوە لەنەوەکی خۆی بەعسە نار جیاکەرەوە بۆ جەهەنەم چێ جەماعەتی ئاگر چێ کەوانەیان نێری بۆ ئاگر ئەفەرمێ من كل 1999 لە کولی 1999 جیاکەرەوە بۆ ئاگر یەکێک لە ئەولاکانە چێ بۆ باش لە 1000 ئەولا لە کولی 1000 نەفەری زوڕیەتی تۆ ئەولای تۆ 999 بۆ جەهەنەم و یەکێکی بۆ باشتە جا پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ ئەو ڕۆژەیە کە مناڵ فەریسیە بێ لە ترسا ئافرەتی حامل حەملەکەی لە ترسا لە یەکەوێتە خوارەوە کەس بەرگەی غەضەبی خوا ناگرێت کە ئەم هەموو بۆ جەهەنەم بنێرێت جەهەنەم پڕەکە خوا فەرمێ باشتم دروست کرد و جەهەنەم دروست کردەوە وعدم داوە هەردووکیشیان پڕ بکەم جەهەنەم پڕەکە و پێشێ خاتە سەر جەهەنەم هەتا جەهەنەم ئەشێلێ لەژێر پێی خوا فەرمێ قت 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 پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ ئیجا بە جەهەنەم ئەڵێ هەل امتلأت وتقول هل من مزید ئەڵێ جەهەنەم پڕ بگەڕە بە خوای تر ماوە